بازیان لە ناوچەیەکی کوشتتوکاڵی و نیشتەجێبوونی دانیشتوانەوە بۆ ناوچەیەکی پیشەسازی. بازیان پێکاتوە لە 5 شارۆچکە و 58 گوند. ژماری دانیشتوانەکەی زیاترە لە 70,000 کەس و لە سنوورێکی فراوان پێک هاتووە و لە ڕابردوودا بە ناوچەیەکی کوشتتوکاڵی لەبار ناسرا بوو. بەڵام لە دوای ساڵی 2023ەوە بووە بە ناوچەیەکی پیشەسازی گەورە کە دەیان کارگەی چیمەنتۆ و شیش و ئاو و غاز و پاڵاوگەی نەوتی تێدا دروست کراوە. بە جۆرێک زیاتر لە 180 کارگە و کۆمپانیای وەبەرهێنانی گەورە و مامناوەند و بچووکی تێدایە. گەورەترین ناوچەی پیشەسازیە لە پارێزگای سلێمانی. ناوچەکانی بازیان و تانجەرۆ لە 32 ناوچە پیشەسازیەکانی عێراق پێک دەهێنێت. ڕێژەی سەوزایی لە ناوچەکەدا کەمە و نەگەیشتووە بە ئاستی ستانداردی جیهانی. کارگەکان پێویستە ڕێژەی سەوزایی لە ناوچەکە زیاد بکەن و پابەندی یاسا و ڕێنمایە ژینگەیەکان بن و باجی ژینگە بدەن بە سندوقی ژینگە. بەهۆی زۆری ژمارە ئەو کارگانەی کە ڕۆژانە بە دووکەڵەکانیان ژینگەی ئەو ناوچەیە پیس دەکەن، دانیشتوانەکەی ڕوبەڕووی نەخۆشی و مەرگ دەبنەوە. بە گوێرەی ئامارەکان تا ساڵی 2018 527 کەس لە بازیان تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. ڕێکخراوە ژینگەیەکانیش ساڵانە چالاکی جۆراوجۆر و کۆنفرانسی ژینگەیی ئەنجام دەدەن و کار بۆ دروستکردنی فشار دەکەن لەسەر کارگەکان و حکوومەت بۆ کەمکردنەوە و قەرەبووکردنەوەی زیانە ژینگەیەکان و دانەمەزراندنی کارگەیتر لە ناوچەکە. لە پێشنیار و ڕاستپاردەکانی کۆنفرانسی بەرەو ئابوووریەکی سەوز لە بازیاندا هاتووە. پێنەدانی مۆڵەت بە هیچ کۆمپانیا و کارگەیەکی گەورە بەتایبەت کارگەی چیمەنتۆ. دروستکردنی پانتاییەکی فراوان لە پشتێنەی سەوزایی بە دەوری کارگەکان. نابێت ڕێگە بدرێت بە بەکارهێنانی تای ستۆکی ئۆتۆمبیل وەک سەرچاوەیەک بۆ وزەی گەرمی فڕنی چیمەنتۆ. پێویستە لایەنی حکومی بەرپرس بە دوواداچوون بکات لەسەر ئاستی پاشەڕۆ دەرچووە جیاوازەکانی وەک گاز، شلوڕق بەپێی پێوەەر و ستانداردی لۆکاڵی یان نێودەوڵەتی. پێویستە کارگەکان کاری ڕسایکلین بە ڕێگایەکی زانستیانە ئەنجام بدەن بۆ ئەو پاشەڕۆیانەی کە دەکرێت دووبارە بەکار بهێنرێنەوە. پێویستە کارگەکانی چیمەنتۆ ئامڕازی فلتەر و کۆکەرەوەی تۆز دەستەبەر بکەن بۆ کۆنتڕۆلکردنی ئاستی تۆز وەیان تەنۆچکەی وردی تۆزی چیمەنتۆ. پێویستە کارگەکان چارەسەر و مامەڵەی گونجاو بۆ ئەو پاشەڕۆیانە بکەن کە ناکرێت بەکار بهێنرێنەوە، پێشفڕێدان و تێکەڵکردنیان لەگەڵ پاشەڕۆی گشتی یان تێکەڵکردنی بە سەرچاوە ئاویەکان. کاک ملکۆیان لە سنووری بازیانە چەند کارگەی گەورە و بچووک هەیە؟ ئێمە لە سنووری بازیانە 185 کارگە بۆ 200 کارگەی جۆراوجۆر لە بازیانە وجودیانەیە و کاری وەبەرهێنانەکەن. ئەم کارگانە زیاتر لە دوای پرۆسەی ئازادی عێراق هاتوونەتە سنووری بازیانە و کاری وەبەرهێنانەکەن لەبەرەوەی ناوچەی بازیان لە ڕووی کانزاییەوە ناوچەیەکی دۆڵەمە نابووە، کارگەکان زیاتر ڕوویان کردوتە ئەم ناوچەیە. لە ڕابردووشە ناوچەی بازیان شوێنێکی هەم نیشتەجێ بوو و هەم شوێنێکی کشتتوکاڵیش بووە. بازیان ناسرا بوو بەوەی کە لە بازیانە خەڵکی ناوچەکە خەریکی کشتتوکاڵ بووە، بە تایبەتی مەسەلەی چەڵتوک و برنجی کوردی و ئەوانە یەکێک بووە لەوانەی کە زۆر ناوی هەبووە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و ناوچەکە. یانی ساڵانە بە هەزاران تەن ئێمە برنجی کوردی لێرە بەرهەمەیان ددا و هاوردەی شارەکانی ترەکرا. واتە پێش دامەزراندنی ئەم کارگانە لەم ناوچەیە ناوچەیە شوێنی نیشتەجێبوونی خەڵک بووە و هاوکات ناوچەیەکی کشتتوکاڵی بوو بۆ کشتتوکاڵ سوودی لێبینراوە، بەڵام دواتر کراوە بە ناوچەیەکی پیشەسازی. خۆی ئەتوانین بڵێن لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کۆنترین نەحەیە، کۆنترین نەحەی بازیان بووە کە وەختی خۆی نەحەیە پیانەوە نەحەی تەیناڵ، نەحەیەکە لەوێ بووە بەڕێوەبەراتی نەحەی تەیناڵ هەبووە لە 1890 ئەگەر بە هەڵیانە بمۆژمارە وجودیەوە. لێرە نزیکەی ئەو کاتە نزیکەی 1000 ماڵی هەبووە بە هەر 5 شارۆچکەکەەوە، یانی گوندەکانی ئاوەدان بووە. ئێستا چەندێک خەڵک لە ناو بازیانە ئاژی؟ ئێستا لەوانەیە 85,000 هاوڵاتی لە سنووری بازیانە. کاک ملکۆ باسی ئەو ژمارە کارگەت کرە و کارگانە چ زیانێکیان بۆ ڕەگەزە ژینگەیەکانی ئاو هاو خاکەیە؟ خۆی
ئەم کارگانە زۆریان کە هاتنە سنووری بازیان یەکەم جار زۆر لەم کارگانە بە فیلتەری ژینگەی یا کاری ناکرد دواتر کە ڕێکخراوی ژینگە پارێزی بازیان و پارتی سەوزی کوردستان و ڕێکخراوەکانی تری کۆمەڵگای مەدەنی لە ناوچەکە و لەسەر ئاسی پارێزگای سلێمانیوانە توانرایانی چاودێریەکی ئەم کارگانە بکرێ زۆر لەم کارگانە کارەکانی خۆیان چاک کرد بەڵام کارگەی ترمان هەیە ینی چەند جارێک ئێمە هەم سکاڵاشمان لەسەری تۆمار کردووە هەم ڕێگاشمان لێگرتووە هەم ئەعلام و ڕاگەاندیشمان لێ ئاگادار کردوێتەوە بەڵام وەکو پێویست ئیشەکەی خۆی چارەسەر زیانی کارگەکان بۆ ژینگە چییە؟ ئێمە خۆی خۆ دەزانی ئێمە سێ ڕێگەزی سەرەکیمان هەیە لە ژینگەیە پێ ئێوتێ ئاو هەوا خاک ینی ئەم کارگانە زۆرێک لەم کارگانە هەیە ینی کارگا هەیە لە سنووری بازیان هەوای ناوچەکەی تەواو پیس کردووە یان یەکێکە لەوانەیە کە دووکەڵێک دروست ئەکا ئەم دووکەڵک پێی ئەوتێ کاربۆن کە ناوچەی بازیان خۆی شێدارە لە ڕووی تەمەوە ئەگەر هاتی بێتن لێرەیە جاری وا هەیە تەم گرتوویەتی کە تەمەکە لەوانەیە هەتا سەعات 1 نیمەڕۆ هەڵ نەسابی ئەم تەمە ئەم دووکەڵی کارگەیش ئەینی شرووەکەەوە تەمەیە ینی هەوای ناوچەکەی ئەتوانین بڵێن بە تەواوەتی پیس کردووە ئەین زۆر جار ئێمە داوامان لێ کردووە بە ڕەگەزی خاک ئەمە ڕەگەزی هەوا ڕەگەزی خاکیش ئەم کارگانە ئەبێ خۆیان ریسایکلینیان هەبێ نابێ پاشەڕۆی ئەم کارگانە بێتە سەر زەوی بڵێن کشتتوکاڵی لە ناوچەکەیە لەبەرەوەی ئیفلیجیەکە ینی زۆر هەیە لەم کارگانە مەسەن پاشەڕۆی یان دووکەڵی ئەم کارگانە ئەچێتە سەر ئەم ئەرزە کشتتوکاڵیە دواتر ئیفلیجیەکە بە کەڵ کشتتوکاڵی نامێنێ چەند ساڵێکی توانای ئەم زەویە نامێنێ بەرهەمی دانەوێڵە لە دروست بکات ئەم کارگانە بن بە هۆکار بۆ پیسبوونی ڕەگەزی ئاویش بە تاکیر گومانیتیانە کە من باسی ڕیساکلی دەکەم ئێمە زۆر جارەیە نەوەکوی ئەمە هەر بڵین هەوا ئاین مەسەن هەر خاک ئاین مەسەن زۆر هەیە لەم کارگانە ڕۆژانە پاشەڕۆی ئەم کارگانە هێتە سەر ئاوە ئێمە لە بازیانە نزیکەی 300 کارێز و کانیمان هەیە یعنی ئەم پاشەڕۆی ئەم کارگە و کانیینانە تێکەڵ بە ئاوە بێ ئاویژە زەوی سەر زەویژ ئێمە چەمێکمان هەیە جۆگەلێکمانێ پێوتێ چەمی شێغ لە بێژنگ بەسەرەوە ئەم ئاوە هێتە تاکو و دەربەندی باسەڕە ئەوانە ئەڕاتەوە پێم وایە لەێشەوە ڕاتەوە بۆ دەریاچەی سیروان ئاین مەسەرن ئەمە بە هەم بۆ سامانی ماسی هەم بۆ ئەو گیان لەبەرانی کە بڵین لە ناو ئەم جۆگایە هەیە ئەمانە زۆری هەیە لە ناوچووە یانی ئەمە لە فەتری ڕابردووە ینی بینیمان لە منتیقەی لای بەردە قارەمانوانە بە هەزاران ماسی کوشت بوو ینی ئەمە ئەگە پاشەڕۆی ئەم کارگانە نەبێ بۆ ئەم ماسی هەتا ئێستا حاڵەتی وا لە بازیانە نەبووە کاک ملکۆجگە لە پیسبوونی ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک هاوکات ینی ژاوەژاویش دروستەکە ئێمە لە دەستە چەپمانەوە لێرە کارگەیەک هەیە کە ژاوەژاوەکە ینی گەیشتۆ بێرم بۆ خۆم لێرە بێزار بووم بەو ژاوەژاوی کە هەیە یعنی واتە دەنگیش دروستەکە دەم کارگانە زۆر لە کارگەکان ئەمایان هەیە زۆر لە کارگەکان ئەمەی هەیە تۆ خۆ حکومت کارگەیە کە دروست کراوە لێرە مەسەلەن کە ئینتاجی ئەم چیمەنتۆیەکە یان شیشەکە یان مەسەرەن فافۆنە یان سۆندە هەرچێک بێ مەسەرم کارگەیە دەنگی هەیە کە دەنگیشی هەیە ئەو یەکێکە خۆتانزانین لە ژاوەژاو ئۆکارە بۆ پیسبوونی ژینگە یان مەسەرەن ئەو هاوڵاتی کە نزیک بێ لەوەی حاڵەتی مەسەرەن مێشک و نەبیستن و ئەوانە دروستەکە لەو حاڵەتانەیە کاک ملکۆ ئەم پیسبوونانەی ژینگە لە کاتێکایە کە ئەم ناوچەیە لەگەڵەوەی کە ناوچەیەکی پیشەسازی هاوکات شوێنی دانیشتوانی خەڵکە یعنی هەر لە دەستە چەپی منەوە یان ئەگەر تەماشا بکەی بە چەند سەد مەترێک لە نێوان دانیشتوانی ینی نیشتەجێبوونی خەڵک و لەگەڵ کارگەکانە هەیە ئایا ئەم پیسبوونانەی ژینگە چ کاریگەریەکی لەسەر تەندروستی دانیشتوانی ئەم ناوچەیە دروست کردووە باسی ئەوە کرێکە لێرە ئاماری توژبوون بە نەخۆشی شێرپەنجە ئامارێکی بەرزە ئایا وایە خۆی ئێمە لە 2012 یەکەم کۆنفرانسی ژینگەیمان ئەنجامدا کە ڕێکخراوی ژینگە پارێزی بازیان پێوەی هەستا لەگەڵ ئیدارەی ناوچەکە بە هاوکاری زۆرە لە کارگەکانیش ینی ئێمە دوای ئەوەی کە بۆمان دەرکەو مەسەلەن کە چوین ئاماری تەندروستی هەر پێنج بنکەی تەندروستەکەی میان مەڵبەندی تەندروستەکانی بازیانمان هێنا و دواتر چوونە خەستەخانەی هیوا نەخۆشخانەی هیوا کە تایبەت بە نەخۆشی درێژخایەن ئێمە کە ئەو ئامارەمان وەرگرت لە دوای ئەم 2012ەوە هەتاکو 2007 کە ئێمە سێ کۆنفرانسی ترمان کرد ڕێژەی نەخۆشی درێژخایەن لە بازیان نزیکەی 1000 هاوڵاتیەکە دواتر ئێمە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە ئەوە خۆ مقابلەی ئێمە کراوە خۆیان چوونە لە نەخۆشخانەی هیوا کە 14 کەسە زیاترە شتێک لەو هینەیە
و ئێمە هاوڵاتیمانەیە بۆ تەقریبی نەخۆشیەکانی تر هیچ ئامارێکی تر هەیە ئەو نەخۆشیانی تر کە وەکو جۆرەکانی تر تەنگە نەفەسی و ئەوانە ئێمە بە جۆرەکانی هەمووی نەخۆشیەوانەوە نزکە 6,000 وڵاتیمان تووشی ئەم نەخۆشیە بووە ئەمە ئێمە ئەڵێن هەر شتێک و سەبەبی خۆی هەیە ئەنی بۆ پێشتر ئەم نەخۆشیە نەبوویان بۆ پێشتر ئەم ڕێژە هاوڵاتیە سەردانی بنکەی تەندروستی نەکردەوە بۆ عیلاج وەرگرتوانە دوایە کە یاسا و ڕێنمایان ژینگەکان بەسەر کارگەکانە جێبەجێکراوە کەمتر یەک لەوانە مەسەلەن ئێستا زۆر کارگە هەیە لەسەر عەرزی زەراعی دروست بووە خۆی نابێت لە دنیا شتیوانیە کارگە لەسەر عەرزی زەراعی دروست بێ ئەبێت لە بەردەڵان بێ ئەبێ مەسەلەن لە عەرزی سەغەری بێ ئەبێ دوور بێ لە شوێنی نیشتە جێبوونەوە بۆ ئەوەی کە ئەم یاسا و ڕێنمایانە جێبەجێ بکرێت بەسەرم کارگانەیەوە چیتان کردووە ئێمە زۆر شتمان کردووە ئێمە کۆنفرانساتمان کردووە لە سەری خەڵکمان لێ وشار کردوێتەوە ئێمە بە حکومەتمان وتووە کە جۆرە لە جۆرەکان چاودێرێکی باشی ئەوە بن لەسەر ئەم کارگانە چونکە ئێمە خۆتانەزانن ئێمە ژینگە پارێزوانە خۆیەزی چەکدارمان نییە خۆ پۆلیس و ئاسایش لای ئێمە نییە ئێمە شتەکانمان پەیوەندی بە داواکاری گشتی و گوێتان لێگیراوە ئێمە هەندێ حاڵتمان کردووە ئەنجام داوە لیژنە هەبووە لیژنەکان ئەنجامیە بووە زۆر کەم ئەو لیژنانە ئەنجامی هەبووە بەڵام یەک شت لێرەیە من زۆر جار لە ڕاگەیانەکانە باسم کردووە ئێمە قەدیشی پیشەسازی نەبووینە ئێمە ئەڵێن با پیشەسازیە بێ بەڵام پیشەسازی لەسەر حسابی خەڵک نەبێ لە بۆ مناڵێک باجی بدا بۆ مناڵە زەمبی چییە یعنی تۆ تووشی نەخۆشیەکەی ئەم شتانە ئەمە ئەبێ حکومت خۆی عیلاجیکە خۆی چارەسەریکە ئێمە و پەیامێکە داومانە ئێمە فشارمان دروست کردووە ئێمە زۆر جار دەنگی ناڕزاییمان لێبەرز بووەوە زۆر جار ئێمە ئەمانەمان کردووە ئێستا خۆشببختانە لە سنووری بازیانە مەسەرەن زۆر لەم کارگانە یاسا بە فیلتەری ژینگەی کارەکەن یعنی مەسەڵەن ئەگەر ژینگەیان کار ناکەن و بەدەرن لە یاسا بە فیلتەری ژینگەی یا کارەکان هەمویان زۆرێک لەمانە نا هەندێکی ماوە ئینجازەی ژینگەی نییە هەندێک کارگەیە لە سنووری بازیانە مۆڵەتی پێدرا ینی مۆڵەتی نییە و کاری بەڵێ مۆڵەتی ژینگەی نییە خۆی لە دنیا خۆتەوە بێ مۆڵەتی ژینگەی بدێ بەەوە کارگانە ئێمە کە وەک باسم کرد ئەم کارگانە زۆریان بە فیلتەری ژینگەی یا ئیشەکەن ینی ڕێژەی سەوزاییشمان خەریکە لە ناو کارگەکانە پێ دروست کردووە و دواتریش ساڵانە پرۆژەی سەوزکردنی بازیان هەیە کە ئیم ساڵ پرۆژەی سەوزکردنی بازیانمان ئەنجامدا کارگە و کۆمپانیەکان خۆیان چوونە دارەکانیان کڕیوە ئێمە لەگەڵ ئیداری ناوچەکەیە چاودێر بووینەوە لە هەڵمەتی ناشنەکەیە ئێمە بەردەوام بووینە و ئێستا بازیان ئەتوانین لە بڵین لە ڕێی ڕێژەی سەوزاییەوە ڕێژەی سەوزایی لە شوێنەکانی تر باشترە بەڵام ئەمە کیفایی نییە ئەکرێ ئەم کارگانە بەدل لەوەی کە شار و شارۆچکەکانی بازیان سەوزەکەن ئەبێ پشتێنی سەوزایی لە چواردەوری کارگەکەی خۆشی دروستکە ئەنجا ئێمە ئەتوانین بڵێن کە ژینگەیەکی مەلایمانەیە بۆ ئەوەی کە ئیتر هاوڵاتی ئێمە بێخەم لێرە دانیشێت و ژیان بگوزارێنێ. کاک داریان کارگەکەتانی کێکە لەو کارگانەی کە تۆمەتبارەکرێ بە پیسکردنی ژینگە ئایا وایە سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم بە خێراتنتانەکەم ئەتوانم بڵێم ئێمە کارگەی ئێمە وەکو ئەلفاستیلێکێکە لەو کارگانەی کە مدەدێکی زۆرە دروست بووە سەرەتای دروستبوونی ئەم کارگانەش لەوە چێ پێوەرێکی زانستی نەبوو بێ بەڵام لە ئێستادا هەوڵی باشترین چارەسەرمان ناوە و بە ئاگاداری هەریەک لە لیژنەکانی قایم قامێت و پارێزگاری سلێمانی و لە هەوڵی ئەوە دایم باشترین جۆری کوالێتی بۆ ئەو بەرهەمانە بدابنین کە نەبێتە هۆی پیسبوونی ژینگە و دروستبوونی کێشە بەڵامیەوە ڕەگەزی هەوا پیس ئەکەن وایە پیسبوونی ڕەگەزی هەوا بۆ شێوازە نییە دانانی فلتەرە دیارە ئەم کارگانە بە کۆمەڵێک فڕن کارەکات فڕنی 5 تان 12 تان 15 تان بۆ تا ئاخیر هەر یەکیان فلتەرێشنی تایبەت بەخۆی هەیە ئێمە ژێکێکین لەو کارگانە ئەتوانم بڵێم لە ماوەی 2 ساڵی ڕابردووە باشترین جۆری فلتەرمان هێناوە چیتان کردووە تەداتان ناوە بەڵێ ئێستا حاڵی حاضر خەریکی ئامادەکارین لە تەواوبوونین بەدانانی ئەم فلتەرە پارێزگاری لە ژینگە کرێت ئەم کارگانە کارگەی ئاسن کەم تا زۆر هەمویان دووکەڵیان هەر هەیە ئەوە سیستەمێکە لە هەموو شوێنێکە
و تەنها کارگەژنین ئێمە لەو سنوورەیە چەندین کارگەی تر هەیە بە هەمان شێوازی ئێمە دووکەڵ هەیە بەڵام ئەتوانین بڵێن ئەم فلتەرانە ڕێگری لە بەشێکی زۆری دووکەڵەکە ئەکات و پارێزگاری لە ژینگەکە بەڵێ هەموو کارگەکان لە تەواوی دنیا بێ باج بدەن چونکە بن بە هۆکار بۆ پیسکردن و تێکدانی ژینگە ئایا ئێوە وەکو کارگەکەتان باجی ژینگەی ئەدەن هەر بەو شێوازەی کە بە ڕێزت ئاماژەی پێەکەی جا لە ڕێگەی هاوکاریکردنی سندوقی هاوکاریەوە بێت یاخود لە ڕێگەی سەرپێچیەکە کە لەلایەن حکوومەتەوە تۆمار بکرێ یاخود هەر شێوازێ لە شێوازەکان ئێمەش وەکو هەموو کارگەکانی تر بەڵێ هیچ باجێکتان بۆ ژینگە داوە یان هیچ پرۆژێکی ژینگەیتان لەو ناوچەی ئەنجام داوە سەوزکردنی چەندین شوێنمان هەیە بە ئاگاداری بەڕێز بەڕێوەبەری مدیر ناحیە کاگی ئیسماعیل ئاگادارە هەموو کاتێک هەچ خزمەت گوزاریەک لێرەیە لە ناحی بازیان نبوونی هەبوو بێ ئێمە وەکو کۆمپانیا ئەلفاستیل چەند نەمامتان ڕواندووە لە ناو پرۆژەی بە سەوزکردنانە تەحدیدینە بەڵام ئەتوانین بڵێن هەموو کاتێک هاوکار بووین بزات لە مۆزوعی ژینگەیە وەکو کۆمپانیا پشتێنەی کارگە کامل هەمووی سەوزاییە وەکو دەرەوەی کۆمپانیاش لە هەر شوێنێکە پێویستی ئەوە هەبوو بێت دار بکڕێن یاخود بەسەرکردنەوەی شوێنێک بێت بە هاوکارێکی مادی یاخود هەر شتێکی تر هاوکار بووین وەکو کۆمپانیا کاک ئیسماعیل لە سنووری بازیان چەند کارگە هەیە بەڵێمە لە سنووری بازیان تاوان شوێنێکە شوێنێکی تقریبن بۆتە شوێنێکی پیشەسازی خۆتانزان سروشتی بازیان پێش ئەوەی کە بەم شێوازە وڵاتمان بەرەو پێشەوە بڕوە بازیان شوێنێکی کوشتتوکاڵی بووە و شوێنێکی گەشتیاری بوو بەڵام ئێستا کردێکی ترمان بۆ زیابەوە کردی پیشەسازیە بە خۆشحاڵی و زۆربەی کارەکانی سنووری سلێمانی لە ناوچەی بازیانایە کە بە کارگەی بچووک و وەسەط و گەورە ئامارەکەن ئیمە و کارگانە بەردەوام لە پێشکەوتنان هەیە معمەلی تازاکرێتەوە هەیە داخرێ هەیە ئەو حاڵتانەمانەیە بەڵام عمومەن سەررجەم کۆمپانیا و کارگە و کارگەی گەورە و بچووک نزیکە بێتەوە لە 180 کۆمپانیا و کارگە بە گەورە و بچووک و ناوەندەوە بەڵام ئەو کارگە گەورانی کە هەن بە خۆشحاڵیەوە زۆربەی کارگە گەورە زەبەلاحەکانی تەنانەت هەریم کوردستانی لە بازیانن بە نمونە کارگە چیمەنتۆکان سێ کارگەی چیمەنتۆی لێیە 4 معمەلی ئاسنی لێیە بەڕاستی معمەلی چەند معمەلێکی براندی نێودەوڵەتی لێتایە لەبەرەوە ئینەکان بم شێوازەیە ینی ئەتوانین بڵین زۆربەی کارگەی گەورە و بچووەکانیش بەڵام بە دەرەجەیە کارگە گەورەکان و ناوەندەکان لە سنووری بازیانە حزوریان هەیە ئەم کارگانەی کە لەوانن بوون بە هۆکار بۆ پیسکردنی ژینگە وە کۆمەڵێک یاسا و ڕێنماییمان هەیە ئایا ئەم یاسا و ڕێنمایە ژینگەیانە جێبەجێکرێن بەسەر ئەم کارگانە بەڵێ خۆتانزانن سەرەتای هەموو ئیشەیە کە دەست پێکەین خۆتانزان وڵاتی ئێمە بە شێوازێک بوو کە بە مەسەلەی کارگە و معامل نامۆ بووین هەموو کاتێکیش کە یەکە سەرەتا حکوومەت تەنها هانی وەبەرهێنەکان و سەرمایه‌دارەکانیەدا کە کردی پیشەسازی بەرەو پێشبەرن و پیشەسازی دروستکەن و کارگە و معاملەکان بێنە سنوورەکەەوە جا لەبەرەوە هەموو شتێکی تازە سەرەتا کەم بەبێ کەم و کورتی نابێ بەڵام لە ئێستا دەمەتوانم پێتان بڵێم لە چاو ئەو کاتی کە دانراوە هەتاوەکو ئێستا بە ڕێژە پێتان بڵێم 180 فەرقی کردووە هیچ معمەلێک نییە فلتەرینی نەبێ ئێستا ئەو معمەلانی کە کەم و کورتیان لە فلتەرینە هەبوو مەسەلەی دووکەڵا بە خۆشحاڵی بێتان بڵێم 3-4 معمەلە و معمەلانی کە کێشیان هەبوو بە زۆری ئێستا وا خەریکی چاکردن و باشکردنی مەسەلەی دووکەڵ و فلتەرینی زۆر باشی پێشکەوتنیان داناوە هەر لەسەر ئەساسی ئەم داواکاری خەڵک و گلیانی کە جەنابتان باسیەکەن ئێمە لیژنەیەکی باڵامان داوای لیژنەیەکی باڵامان کردو لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە سەررجەم فەرمانگە پەیوەندیدارەکانی تایە سەررجەمیان پسپۆڕ و شارەزایی تەواوی هەنەیە لە بوارەکانی ژینگە و ئەوەی کە پێویستە لە بازیان هەبێ لەبەرەوە لیژنە باڵایە هەڵەستێ تقریبا نزیکی مانگەکە دەست بەکار بووە تەسیرێکی زۆر گەورەیە بێ ئەو کارگانی کە کەم و کورتێکیشیان هەبوو بێ تام دەقەیە و پێم وتن زۆربیان خەریکی چارەسەرکردنن ئەنە یعنی لە ئیشان بۆ چاکردن ئەوەی کە ماویشێتی ئێمە لە ڕێگەی ئەم لیژنەوە جێبەجیانەکەین هەرچەنە ئێمە وەکو خۆمان وەکو لیداری ناحیە لە ڕێگەی
پۆلیسی ژینگەی ناوچەکەەوە ئەوی کە کەم تەرخەمی کردبی و پێشێلی ژینگەکانی کردبێ یامان بەدادگا کاگە ئیسماعیل ئاماژەت بە فیلتەر کرد بەڵام زۆرێک لەو کارگانە لە ڕۆژە فیلتەرەکان بەکارهێنن بەڵام لە شەوا چەند فیلتەرەکە لێکەنەوە و ئەمەش دووکەڵێکی زۆر فڕێاتە ناو ڕەگەزی هەوا و ڕەگەزی هەوا پیسەکات. ئایا بە شەوانیش ئێوە تیمی چاودێریتان هەیە؟ من پێم خۆشە ئێوە ئەم قسەیەکی تقریبان باوە هەیە بەڵام من پێم خۆشە ئێوە خۆتان وەکو ڕۆژنامەنووس لە نیوەی شەوا بڕۆن لە بەیانێنی شابڕۆ من کاراساییتان بۆکم لە ڕێگەی کارەکان بچن خۆتان بە چای کامێرەکان دەبێت شتی وە هەر نییە لەبەرەوەم سیستەمەکە ڕێگانایە و سیستەمە ڕێگە بۆ نایە تەنانەت ئەم دووکەڵێکە هەیە کاچێ بە ئاسمانە لە سەردەمانی کۆنا بەکاراتەوە ئەمان موادێکی زۆر گرانبەهای لێ بەرهەمێنن کەی فرۆشنەوە لەبەرەوە ئەم پارەیە بە ئاسمانە نابن ئەمەی مۆزوعی قسەی شەوانوانەی مە شەوانە تەزاهر لی لێمان هەیە لە ڕێگەیژی پۆلیس و ئاسایشی ناوچەکەمانەوە بەردەوام متابعاکەین پێشم خۆش هەر کاتێک خۆتان ئەی دەستکراوە بن لە ڕێگەی من خۆم هاوکاریتانەکەم ئەو شتەوانیە و ئەساسێکی لەوانەیە لە کۆنا هەر ئەسن هەر فلتەرین بەو شێوازنە بەو پێم وتن ئیش بەو شێوازە خەڵک زۆر ئیحتیمایی بە جینگەنەیە و کەرتەکانیش تازە بوون بەڵام لە ئێستاە گەورەترین قوت و هێزی خۆ مەخسوودە سەر ئەو بوارە کە نابێ ئەم کەرتانە بم شێوازە ئیش بکەن لەبەرەوەی هەم خۆیان بۆی سەرمایەکانیان زیاب بکە هەم خەڵکەکەش لە ژینگەی تەندروستە. کاک ئیسماعیل وەکە زانی بازیان ینی شوێنی نیشتەجێبوونی ژمارەی بەرچاو لە خەڵکە و لە هەمان کاتە بۆ بە شوێنێکی پیشەسازی کە ئەمە زۆر زیانی بەلایانی تەندروستی خەڵک گەیاندووە ئاماری توشبوون بە شێرپەنجە هەیە و ئاماری توشبوون بە چەندین جۆری نەخۆشی تر هەیە. ئایا ئێوە ینی چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەم کارگانە ناچار بکەن بە باشدان بۆ سندوقی ژینگە یاخود قەرەبووکردنەوەی ئەو زیانانی کە بە ژینگە ئەوەیە گەیەنرێت؟ ئێمە وەک پێمەوت ئێمە مەسلەی ئەوانەی کە پێشێلی یاسا ژینگەکانەکەن هەم لە ڕێگەی دادگاوە هەم لە ڕێگەی فەرمانگەی ژینگەی سلێمانی و ئیجراتیان لەگەڵ کراوە غەرامە کراون هەمیش هەنێکیان دراون بە دادگا هەنێکیان داخراون پێمان پێشکاری ژینگەی هەبوو ئێوە داوتان بەڵێ داوانە دەرەنجامی ئەو کەیسانی کارگە داخراوە لە دوایەوە ئینتاجەکەی وێسە بۆ من پێ دەڵم معمەل هەیە لە نینی دادگا لە ڕێگەی دادگاوە کە شکاتمان لێکرد و زەختمان زەخت لێکراوە لە ڕووی یاسایەوە ئێستاوە خەریکی دانانی فلترێکە بە نزیکەی $1,000,000 ئەمارەکان لە هەمان کاتە مەسەلی سنووقەکەی کە تۆ باسێکی ئەمریکا لە کێشەکانمان یاسایە پێویستە ئەمێکی ئێستا کاتی مۆزوعی لا مەرکزیەتە پێشەوە یەکێکە لەو سوودانی کە بۆ ناوچەکەی هەیە ئێمە بەڕاستی پێویستمان بەوە هەیە ئەم کارگانە ئەو داهات و پارەی کە یەن بە حکومە چووکاییان هەم پارەی کارەبا هەم پارەی و بەرد و هینە هەم پارەی زەڕایب بە پێویستە بڕێک لەو پارەیە لە ڕێگەی حکومەتەوە بگەڕێتەوە بۆ ئیدارەکان نەوەکۆکوی ئێستا ئێمە لە خۆمانەوە داوای هاوکاریان لەکەین ئەمە هیچ چینێکی بە ڕاستە لە ڕێگەی محافظە و ئەنجومەنی محافظە ئاگادارن بەڵام هەتانها وەکو هاوکاری وە ینی وەک بە زمانە عشارەکەی تۆ بڵم سواڵە چکە هیچ ئەساسێکی یاساییمان واتەوە نەتانتوانیوە ناچاریان بکەن بۆی کە باش لە بەرەو یاسانی با وەکو حکومەت باجیان لێسێنن پارەی کارەبایەن پارەی و بەردە دەرێنن چیمەتۆکان باجی پیسبوونی ژینگەمە بەسمە زیاتر بەڵێ ژینگە لە ڕێگەی ژینگەیەوە غەرامە کراوە ئەوەی کە پێچەوانەی ژینگەی ئیشی کردوێت لە ڕێگەی ژینگەوە بە 10 ملیۆن 15 ملیۆن 20 ملیۆن غەرامە کراوە ئەم کارگانە پرۆژەی ژینگەیان لە ناوچەکان ئەنجام داوە بەڵێ ئەو پرۆژانە چی بوون ئێمە ساڵانە چەندین بڕی نەمامیان پێکڕین هەم ناوچەکانی خۆیان سەوز بکەن هەمێکێک لەوانەیە ئێستا لە ڕێگەی کۆمپانیای خەیوانەوە دەربەنی بازیانین پێ سەوزەکەین لە سنووری یەکێک لەو کارگانەین لە ناحەی بازیان ئەم کارگەیەی کە ئێمە لێی وەستاوین لە سنوورەکەیە کارگەی چیمەنتۆیە بەپێی یاسا و ڕێنما کارپێکراوەکان پێویست ئەکا کە لەم ناوچەیە پشتوێنەی سەوزایی هەبێت بەڵام وەک دەیبینین تەنها چەند سەد نەمامێکەیە کە بەشێک لەم نەمامانش کە لێرن وشک بوون بەوەی ئەوەی کە ئاو نەدراون یاخود نەپارێزراون و هەروەها لە دەسەڕاستی منەوە کە لەولا هەیە لەگەڵ بوونی ئەم چەند سەد نەمامەوەکو پشتوێنەی سەوزایی کە ناو دەبرێت بەشێکی ئەو نەمامانەشی کە لێرە ڕوێنراوە لە سنووری ئەم کارگەیە بەهۆی دەمی شۆفڵەکانەوە لە ناو براون وەک ئەوەی کە لە دیمەنەکانە ئەبینرێت و ئایا بۆ لە ناوبردنی ئەم نەمامانە هیچ جۆرە ڕێکارێکی یاسایی گیراوەتە بەر و ئایا چاودێری ئەم کارگە و کارگەکانی تر دەکرێت لێرە خۆڵەکان یاخود ئەو مادەخامەی کە لێرە هەیە کرێتە ناو زەرفەوە و دەخرێتە بازاڕەوە بازرگانی بە خاک و هەروەها بازرگانی بە شاخەکانی ئێمەوە ئەکرێت لە کاتێکا کە هەموو ئەم بازرگانەی لەسەر حسابی ژینگەی ئاو هاو خاکەکەمانە.
کاکڕەوار بەڕێستان نوێنەری خەڵکن و سەرۆکی لیژنەی ژینگە و تەندروستی لە ئەنجومەنی محافەزەی سلێمانی و ئێوە چاودێرن بەسەر کارگەکان و هەروەها سکاڵای هاوڵاتیانی ژۆرەگرن. ئایا ئەو کارگانەی کە لە بازیانن بوون بە هۆکار بۆ پیسکردنی ژینگە؟ هەموو کارگەیەک بە ڕێژەیەک ژینگە پیسەکات چکە خۆی پاشەڕۆی هەیە مەجاالیتیانی ئەو بابەتێکە کەوبنەوەی پاریسی لەسەر کراوە. ئەمریکا نەشوە ژێرباری ئێستا لە سەدەمی جۆ بایدن ئەمریکا ئەچێتە ژێرباریەوەی کە لە ڕێکوتنی پاریسا بەشداری بکات و بۆ پاکردنەوەی مەناغ بێت چکە بە تاکیدی هۆکاری ڕئیسی پیسبوونی ژینگە کارگێ ڕوونە جا کارگە بە هەموو شێواز دەکەن جا هەل لە ئۆتۆمبیلێکەوە بیگرا هەل لە فڕنێکەوە بیگرا هەل لە تەباخێکەوە بیگرا هەل لە معمەلێکی عیملاقەوە بیگرا چکە معمەل کوورەکەی 1600 پلەبەر دەبێت کە 1600 پلەبەر بۆ بە تاکید 6 گازی ژاراوی دەرەکە. بەڵام ئەمە ئەکرێ وەکو وڵاتانی دراوسێ یا وەکو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و قارەکانی تواتە بەپێی ڕێنمایی نێودەوڵەتی یا ڕێنمایی ئەقلیمی یا ئەو یاسایی ژمارە هەشتی ژینگەی کە خۆمان هەمانە چارەسەری بۆ بکرێت. ئەم یاسا و ڕێنمایە ژینگانی کە لە باشووری کوردستانان ئایا جێبەجێکرێ بەسەر کارگەکانە ڕووی دانانی فلتەرەوە؟ گرفتەکە لە جێبەجێ نەکردنی یاساکەیە گرفتەکە لە هیچ نییە. ئەگەر یاساکە و خۆی جێبەجێ بکرێ ئەو ڕێنمایانی کە هەند جێبەجێ بکرێن گرفت دروست نابێت چکە ئێستا بە لێشا و گەنجەچێ بۆ ئەوروپا یخۆ لە ئەڵمانیا زیاد لە 1000 معمەلیتایە وانە ئێمە 200 کارگەمان لە بازیانە باشە بە بچووکەکانەوە بە شێڵگەی پەلەوەریەوە بە پرۆژێک کشتتوکاڵیەوە کە پاشەڕۆ هەیە ئەویش موادی کیمیایی بەکارێنێ سەمات بەکارێنێ عناسر و خرا بەکارێنێ حەدید بەکارێنێ ئەمە لەبەر ڕێک نەخراوە بەڵاستی کەرتێکی ڕێک نەخراوە ئەیناگو وڵاتانی تر ڕێک بخرێ سوودی شێبێت. زانیمان کە ئەم کارگانە زیانی بۆ ژینگە هەیە بەڵام بەپێی یاسا و ڕێنماییش هەر کارگەیە کە زیانی بۆ ژینگە ئەبێ باج بدات. ئایا ئەم کارگانە باجدەن وەی جۆرە قەرەبوویەکەکەن بۆ ئەم کارگانە لە کابینەی نوۆیە لە کابینۆیە لێخۆشببوون ئیلغا کرایەوە پێشتر لێخۆشببوونیان هەبوو واتە پێشتر لە باجە لێبوردنیان هەبوو بۆ باجەکان بەڵام بۆ کابینەی نۆ وەزارەتی دارایی لێخۆشببوونی ڕەت کردەوە باجی لە هەمویانە سەنێت. ئێمە بە شێوازێکی تر باسی کرد یعنی هەموو ئەم کارگانە ئەگەر ڕێژەیەک لە داهاتیان من بۆ منەوە وەکو ئەندامێکی ئەنجومەن وەکو نوێنەری سنووری بازیان وەکو نوێنەری هەموو سنووری پارێزگای سلێمانی داوام کردووە هەموو کارگەکانی سنووری بازیان تانجەرۆ ڕانیە قەڵات زێت هەچی ناوچەکان تۆڵی شارباژێر و پێنجێن و قەراخ و ئەوانە چەمچەماڵ 100 بدا ینی مستەسمیرێک 100 میلیۆن دینار ڕەبحی هەبێ 1 میلیۆن دیناردا بە ناوچەکە زۆر ڕێژەیش کەمە کۆمەڵی خەڵکی زۆر هەتا گلیان لەمە کردووە بەس ئێستا ڕێژەی 100ەکە نادن من ڕێژەی وەکو پارێزگای سلێمانی و بەتای هەچەنە باجش دەدەن بەڵام ئەوە ڕێک پێکردنی بابەتەکەی یعنی ڕێژەی لە 100 وەکو بڕیارێک بێ ئیلزامی بێ نەک وەکو هاوکاری بێ نەک وەکو خێر و سەدەقە بێت. ئێوە چیتان کردو تەسیر ناکات لە داهاتیەوە ئەم بەڕێز وەکو سەرۆکی لیژنەوە و ئەنجومەنی محافەزەش بۆ ناچارکردنی ئەو کارگانە کە باج بدەن. من لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگایە بڕگەیەکم تەسبیت کرد بە هاوکاری و دەنگدانی هەموو ئەنجومەنی پارێزگا هەموو ئەندامەکان کە لە هەر ناوچەیەکی سلێمانی کارگەیەک هەبێ ڕێژەیەک لە داهاتی مەمەوتون ڕێژەی 100 ئەوانتیانە بێ بە قانون نەمەجێ بکرێ پەرلەمان بیکە پەرلەمانیش بەداخۆ تا ئێستا نەیکرد بە پێشمانتون وتمان ئەو بڕگەیەمان تەسبیت کرد کە ڕێژەیەک لە داهاتی کارگە بەو ناوچەیە بەکاربهێنرێ کە کارگەیتیە وە کارگا کارمەند و کرێکاری ئەو ناوچەیە بەکاربێنێ لەبەر سێ هۆکار لەبەروی دراوسەیەتی بێ سوودی بۆ هەبێ دووەم تێچووی کەمە بۆ کارگەکە سێم بۆ ئەمنێتی ناوچەکەش باشترە ئاگای لە کارگەکە بلات حاڵەتی ڕوودا و ئاگرکەوتنەوە بە زووترین کات دەکاتە ئەو شوێنە و حەوادیس کەمە بێتەوە تۆ چ پاسێک لە کەرکووکۆ بێ بۆ بازیان نزیکی 8 پاس لە کەرکووکۆ دێن و بازیان لە سلێمانی و دێن نەفەرمانەی لە هەڵبجۆ لە پێنجێن و لە کەلارەوە دێ ئەو کاتە حەوادیسی تۆ ڕێگە کەمە بێتەوە چکە کارگە کرێکاری زۆر. سەبارەت بە ئاماری شێرپەنجە ئایا هیچ جۆرە ئامارێک لای ئێوە هەیە تایبەت بە بازیان؟ ئاماری شێرپەنجە گۆڕانکاری تێکەوێت گۆڕانکاری ئەو ئامارانی کە یانە ئەو دەنگوانەی کە هەیە لە بازیان ئەوترێت کە زۆر مەترسیدارە ئایا مەترسیدارە؟ شێرپەنجە لە هەموو وڵاتێکا هەیە بەڵام بەدڵنیاییەوە لای ئێمە زیاترە چکە لای ئێمە بۆ بە ناوچێکی پیشەسازی ناوچی بەپێی ئامارانی کە لای ئێوە هەیە چەندە بەڵێ ڕێک نەخراو بەپێی بۆ کارگەیە کە لە بازیانە و بەپێی یاسا ڕێک نەخراوە تاسیری زیاترێ بێ لەسەر ژینگە. بەڵێ
بە پێ و ئامارانی کە تایبەتن بە شێرپەنجە لای ئێوە دەستکەوت 300 نەخۆش بێت 300 نەخۆش لە ماوەی چەند ساڵە آخر 300 نەخۆشەکە لێمرێت چۆن لێ ئەمرێت بەڵام ئەوانی کە توش بوون مەسەن لەو 300 نەخۆشە لە ماوەی چەند ساڵە ئەو کەسانە توش بوون ئامارەکە لە تقریبان لە ساڵی 2015 وەرماگرتکەم لە 2015 ئەنجومە دروست بووە ساڵ بە ساڵ وەرماگرت. ناحێ بازیان لە ناوچەیەکی کشتتوکاڵی و نیشتەجێبوونی دانیشتوانەوە بۆ ناوچەیەکی پیشەسازی. زۆرترین ئەو کارگانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی هەن دەکەونە سنووری بازیانەوە. ئەم کارگانە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک پیس دەکەن. بەدەر لە ڕێنماییە کارپێکراوە ژینگەکان لە باشووری کوردستان کار دەکەن و ئەو ڕەگەزە ژینگەیانە پیس دەکەن و هیچ باجێکیش بە سندوقی ژینگە نادەن. ئەوەی کە دەیدەن تەنها هاوکاریکردنی ژینگەیە نەک باجی ژینگەی. تا پرسێکی دیکەی ژینگە هەر شاد بن.